ئەمەوەی ئێمە لە 100% طبیعیە. هاتوومەتە کێڵگەیەکی کشتتوکاڵی لە سنووری خورماتوو لەم زەویەدا کە خاوەنەکەی هاوڵاتێکی قەزای خورماتووە چوار بەرهەمە توانین بڵێن زیاترشی تەنها لە ناو یەک زەویەکە بەرهەم هێناوە، یانە تا ڕادێمە توانین شتێکی جیاوازە بەرهەمەکانیش پێک دێن لە خورما و ترێ و هەرمێ و هەنار و چەندە بابەتێکی ترێ مەم بۆ زانێری زیاترمە بچمە لە کاکیوا کە خۆی لەناو ئەم کێڵگەدا خۆی و باوکی کارەکەن. کاکیوە گیان ئازێت نێگە بێت تێرە بیرۆکەی ئەم بەرهەمەتان لەکوێ ناماوەی چەند ساڵە خەریکێن بەرهەمەن؟ سەرەتا بەخێربێن سەرچاو سیرانیان. ئەم بەرهەمانە براگەورەکەم لە ساڵی 2012ەوە زۆر هاتشۆی دیالە و بەخا و جنوبەکە ئیترە ئەم بیرۆکەی بۆ هات ترێمەش سێ چوار بەرهەمی جوانمان هەیە لە منە، سێ چوار بەرهەمی باش و جوان. یەکەمی خورمایە، دووەمی ترێیە، سێمی هەرمەیە، چوارەمی تر نارنجە و پرتەقاڵ و ئەمانەیە. ئایا تایبەتمەندی خاکی خورماتوو کەشوهەواکەی تا چەند یارمەتی دەر بۆ بەسەرکەوتنی ئەم تاقیکردنەوەتان؟ کاک سیروانگیان بۆ دوو چی زۆر سەرکەوتووە، یەکەمیان خورما دووەمیان ترێکە. ئەم دوو خواردنە کەوتمان خورما و ترێ حەزی لە گەرمایە، ئێمەش ناوچەکەمان بە گەرمیان ناسراوە، ئیتر زۆر یارمەتی دەرە بۆ ئەو دوو دارە. جیاوازی سەرەکی ئەم بەرهەمانە ئێوە لەگەڵ بەرهەمەکانی تری بازار لە چیدا خۆیان دەبینەوە؟ جیاوازیەکی زۆر زۆری هەیە کاک سیروانگیان. جیاوازیەکەی ئەلەوەیە یەکەم خاکەکەمان 100% یارمەتی دەرە بۆ بەرهەمانە، دووەمی یعنی زۆر دوورین لە دەرمان و کیمیایی و ینی ئمڕۆ خۆ دەزانی دەرمانە زۆر هەیە لە بازارە، دەرمان هەیە ئەم وادە جوانەکە، دەرمان هەیە پێڵێن قەڵەوێکانی بەعربی پێڵێن نەفخێکە سروشتی گەوراکە، بەڵام ئەوەی ئێمە لە 100% طبیعیە لە 100%. ئەمەی سە بەدەستەوەی پێگەیشتو ئەم کرێ و ئەمە هەرمەیە و ئەمیش ترێتان خۆتان تامی بکەن خۆتان حکوومەکە نەک لە دەمی منەوە پێویستن. بەرهەمەکانتان تەنها لە خورماتوو دەفرۆشنیە بۆ شارەکان تر دێنێت؟ وەڵاهی تا ئێستا لە خورماتوو، ئیتر لە ساڵانی ترا ئینشاءڵڵا واتە پلانتانێ لە داهاتوودا مەزمونە فراوانتر بکەن ئینشاءڵڵا لە داهاتوودا فراوانترێکی. لەم کاتەیە چی زیاتر پێگەیشتووە کە دەخرێتە بازارەوە؟ لەم کاتەیە وەڵاهی سە ترێ و هەرمێکە خورماکەی زۆر بەکەمی لە بەڕێوی خورما بە کەیفی خۆیگەیە، ینی کاتی دیاریکراوی نییە، مەسەن وەڵی لە مانگی نوێیە لە خلال 10 ڕۆژە 15 ڕۆژە تێدە بەرهەم نە، یعنی ڕۆژانە ئەیسە بۆ نمونە یەک بۆڵێک ئەمەیسە بۆڵە ترێ هەمووی پێگەیە، خورماکە نە ڕۆژانە چەند خورمایەکێگەیە لە بۆڵەکە توان بە چای خۆتانش ببین. باشە ئەمە کورتی ئەوم پێ بڵێ، ینی چۆن لە ناو زەویەکە توانیتانە ئەم چەند بەرهەمەتەیە ینی بە شێوەیەکی جوانیش پێگەیشتون، ئەمە ینی زەوی ترە بینین جیاوازن، بەڵام ئەمە لاوێک زەویەکە 4-5 بەرهەم پێکەنراوە، ئەمە سڕێکی چییە؟ وەڵڵاهی سڕێی لای براکەمە نەموت سەرەتا باسم کرد لە سەرەتاوە براکەم وەکو باسم کرد زۆر هاتشوی خوارەکە، ئیتر ئەم بیرۆکەی بەغدا و دیالە و جنوب بوو، ئیتر ئەم بیرۆکەی بۆ هات و ئیتر واتە سەرکەوتوو بۆی سەکارە لە خوای گەورە بەزیاد بێ باشە الحەمدولله. خەڵکی تێ لێرەش بکڕێ بۆ تا لێتان لێ بکڕێ ئەو خۆتانێ ببینە بازار؟ نەوەڵا عادەن خۆی بازار علووە هەیە لە دووزا، ئیتر خەڵکی هەرچی بێ لەو بازارە ساقێکات و ئێمەش هەلو بازار ساقەکەین. نرخەکانی چۆنە نرخەکان وەک بازاڕایە خودوکو؟ وەڵا نرخەکانی هەنێجار بەپێی وەزع، هەنێجار بەپێی خەڵکەکەی، هەنێجار بەپێی بازارەکەی، تر خۆ دەزانی بازار بگیرەشت گرانەیە، بازار گیرێت شارزانێت راوە بەپێی ڕۆژانەیە، سعر بە ڕۆژانەیە بەلای تو نییە. ڕۆژانە چەند کاتژمێر خزمەتیان دارن و بەرهەمانەکەن؟ وەڵڵاهی ڕۆژانە نییە، ئیساگەر ینی خۆزان هەین ڕۆژانە بەس ئاوی گەرەکە، بەڵام یعنی لە بیدایی مانگ دواتر پاوکەکردنی گەرەکە پەرچی گەرەکە ئەومانی گەرەکە. ماوەی چەند ساڵە بەم بەرهەمەوە خەریکن؟ وەڵڵا تەقریبەن 12 ساڵە بێ. پلانتانەوەیەکە وەکوتمان لە ساڵانی داهاتوودا بەرهەمەکە وەڵڵاهی ئینشاءڵڵا گەر خوای گەورە پاڵپشتمان بێ ئینشاءڵڵا.